دوای سعات یەکو ئەمانە بۆ بەچەند بە 12 حوسە لە 12 حوسەی شاخۆی نەکردووە ئێستا بە 13 ملیۆنە یعنی ئەمە کاریگەری بۆ لە چاو بەیانێ دابەزیەوە ئەمە دووسێکە لە دابەزینی کردوتەوانێ ئەمە زەرێکی زۆر بووە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان نزیک بە 2 ڕۆژ دەبێت نرخی تمان بەرز بۆتەوە لە چاو دراوەکانی دیکەیە لە بازاری ئاڵۆگۆڕی دراوی سلێمانی جوڵێکی زۆر هەیە هاوڵاتی هەیە تازانجی کردو هاوڵاتیش هەیە زەرەری کردو نەچمەلای دکتۆر شوانەگە فەرمی تێرە دکتۆر دۆخەکە چۆنە تمان بەرز بۆتەوە ئەگە پێشە کڕی بێت یاسا قازانجەکەن بەڕاستی دۆخەکە ئاڵۆزە بەڕاستی حکوومەتی ئەمریکا دۆناڵد ترامپ قەرارێکی بڵاو کردو ئەلەساس واژۆ بکرێ ڕۆژی جومعە گفتوگۆکان هیچ شتێکمان نەماوە بەس ئیمزاکەی ماوە طبعا ئەگەر من خۆشم تمەنم پێ نەبێ مەجبورم پەلاماری بم لە 160 هاوڵاتی هاتووە لە بازاری سەرافینی هەولێر و سلێمانیش پەلاماری تمەنیان ناوە لە 120 هاوڵاتیانی ناو بازار تەلاعوبی کڕین و فرۆشتیانە پێ کردووە و لە هەمان کاتیشە ئەم تمەنە بە 16 ملیۆن و 700 بوو وردە هاتە خوارە بوو بە چەند بوو بە 15 بوو بە 14 بوو بە 13 ئەم بەیانە بە 11 ملیۆن و 600 هزار فرۆشەوە لە سەرافینی شای سلێمانی دوای سعات یەکو ئەمانە بۆ بەچەند بە 12 حوسە لە 12 حوسەی شاخۆی نەکردووە ئێستا بە 13 ملیۆنە یعنی ئەمە کاریگەری بۆ لە چاو بەیانێ دابەزیەوە ئەمە دووسێکە لە دابەزینی کردوتەوانێ ئەمە زەرێکی زۆر بووە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڕاستی ئەم زەرەرە زۆر گوناحە کە یەکێ من شتێ مجازفە بووەکەن بکاتەدا مجازفە شەکەیت مجازفەی پێشفرۆش مەکە تۆڵێ 20 میلیارد ماڵم بێ بۆ بایانی نادووبانی مجازفەکان لەگەڵ لانی سیاسیە ناکرێت ئێستا گفتوگۆی بینی ئەمریکا و ئیسرائیل هەموو کەسە کە زانێ ڕۆژی جومعە واژۆوە کرێت باش ئەم گفتوگۆوانە چێڵێ ئیجابیە چی ئەڵێ ئەمە دوا ناکەوێت ئێمە هیچ کەسێ ناتوان تهدیدیکە هەتا نوێنەری پاکستان تاکید بە 100% ئەوانەش نازانن و هەمان کاتیشە نازانن ئەم گفتوگوانە تا چەند ئەبێ و چەند نابێت مەعەدا کۆنگرێسی ئەمریکی نەبێ بڕیاردەرە لەو شێوازەکە ئەم گفتوگەکان تا چەند سەرەکەی و چەند سەر ناکرێت لەبەری بەڕاستی ئیسرائیل و ئەمریکا تۆزێ ناوکۆکیان هەیە بە یەکەوانێ گفتوگەکانی شەمان شێواز پەیوەندیان بۆ شتانەوەیە لەبەرەوە هاوڵاتی شاش مجازفەکە داوام لە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە بەتایبەتی هەموو هاوڵاتیانی عێراقیش هەیە لەم کاتەدا چەند ڕۆژێکی ئایندا هەموو شتێکتان بۆ دەرەکرێت ئایا بە ئیجابی بێ ئایا بە تاجیلکراوە بێ بە هەموو شێوازەکان بێ ئەم مجازفانە مەگرنە بەر ئەمەش مەیکەن بە کاتی زیوەکەوانێ مەیکەن بە کاتی لیرەکەەوە لیرەی سووریەکەوانێ مەیکەن بە کاتی لیرەی تورکیەکەوانێ بە ئەم خەڵکە زەرەرۆمەند نەبێت بە سەدان و دایان خەڵک زیوی کڕی بە 50 یای لێرە بە چەند بە 21 دلار یعنی ئەمە هەمووی زەرەرە بۆ هاوڵاتی هەرێمی کوردستان یەشت هەیە لێرەیە بۆ نەخەڵکەیە کە زیانی کرد بێ بەهۆی بەرزبوونەوەی نرخی تمەنەوە بەڵێ خەڵکیەکەیە بەڕاستی من ئێستا من شخص زانم 20 میلیاری کڕیوە 10 میلیاری کڕی بەیانی کڕێتی بە 11 و 400 ئێستا بە 13 میلیۆنە کولی ملیارێک 9 وەرەقەی فەرقە دەحسابی کە چەند دەکات ئەگەر 10 میلیاردی کرد دەنۆی چەندەکە 9 وەرەقاکە 8 وەرەقاکە یعنی بۆ ئەمە هاوڵاتیەک بەچی پێیە زەرەری کردووە من بەڕاستی هاوڵاتیانەوە هاوڵاتیانی کە مجازفەکەم 20 میلیارد ماڵم بێ 30 میلیارد ماڵم بێ ئایا قازانجەکەی چی ئەگەر 10 وەرەقەی دەستکەوێ تاکید بە ساڵ کاتۆ سەری تۆ ناتوانانی مجازفە لەگەڵ وڵاتێکی کە حربی ئاوی کەسا ئەم ئێستا ئەلەم دقیقەیە کەمە قساکەم ئەم شێوازانە هیچ کەسێ ناتوانێت تهدیدەکە لەبەری مغلقە و سیاسیە داخراوە مەعەدا کە کۆنگرێز نەبێ تەنانە وڵاتانی عەرەبیش ناتوانن تهدیدی ئەو شێوازە بکەن بەڕاستی من داوای لە هەموو هاوڵاتێک هەرێمی کوردستانەکەم چەند ڕۆژێکی ماوە پێشبینیەکان بەڕاستیەوە یا ئیجابیە بێ یا چەند ڕۆژێکی تن دواکەوێ بەڕاستی بە ئەو مجازفانە نەبێ و زەرەرۆمەند نەبن ئێستا ئەم دقیقە دەوری 13 میلیۆنایە 13 میلیۆن 12 میلیۆن و 900 بەرامبەر 100 دلار بەڵێ بەیانی بە 11 میلیۆن و 400 بووە حسابی کە چەندی لێوەتەوە یعنی 1000 و تقریبا 600 لێوەتەوە 1600 نقطە زەین چەندەکان نزیکی 11 وەرەقە 12 وەرەقە 9 وەرەقە لەو شێوازانی لێوەتەوە لە 1 میلیارە لە 8 وەرەقە و نێ لێبێتەوانێ بۆ هاوڵاتی زۆرە هاوڵاتیە کە چێ پارە پیاکە 10000 پیاکە 20000 پیاک هاتۆ لەم بازارە قازانج کە نازانێ لە پرێکە زەرەرۆمەنە بێ ئەمە بۆ نەقدەیە بۆ حواڵەیە بۆ نەقدەکە حواڵەکەش هەمان شێواز لە 7 میلیۆن هاتۆەوە بۆ 15 میلیۆن و نیو 16 میلیۆن ئەمە چەند کەڕێتی تر پێشتری شاروا بووە مجازفەکان هەر بەردەوام بووە خۆتان ئاگاداری هەموو شێوازەکانن چۆتە 12 میلیۆن دوای لێ هاتۆ چۆتە 16 میلیۆن بەس خەڵکەیە بەڕاستی گوێی لەو شتانەوە نییە چێ مجازفە ئاکات من قەیناکە نەقدیەکەش میلیارێ بکڕێت 2 میلیارد کرێ مشکلە نییە بەس خەڵکێکەیە بەڕاستی ئەڵە 20 میلیارد ماڵم بێ 30 میلیارد ماڵم بێ ئەوانە زەرەرۆمەنە بن ئەم نەقدیەنی کە ئێستا بەڕاستی خەڵکەیە 20 میلیاری کڕیوە نەقدی کڕیوە لەم بازارە بۆ کەی کڕیوەتی ئەلەسات بێ بە 10 میلیۆن بەیانی نادوو بەیانی جومعەیە بێ بە 2 میلیۆن پێشبینیەکانی خۆی وایە حیساب لە ئاچێ بن هەواییە نەخیان نەقدیەکان نەقدی زۆری تیا تمەنی زۆری تیا لە بازارە بڕۆن سیرکەن بزانە چەندی تمەنتەیە بە هەموو شێوازەکان تمەنێ بەس لە 160 هاوڵاتی دەرەوەی بازار هاتووە بۆ ناو بازار تمەنی کڕیوە